بەڵام کۆمەڵک پێوەریشمان داناوە تا کارمەند وەربژیرێ لێرە بە شێوەی ڕاست و دروست مەبەستمان ئەوەیە دروستبوونی ئەم متمانەیە لە میهرەبانی کە مەجی با بڵین دڵخۆشیە یعنی متمانەیەک دروست بووە خەڵک حەز دەکە لە میهرەبانی کار بکە بۆ لەبەرەوەی کارکراوە لەسەر ئەوەی بێجگەلەوەی کە مافەکی خۆی هەیە دابین دەکەین بۆی کە مافی با بڵین موسیەکی تایبەتە بۆی لە هەمان کاتدا ئەم کارمەندە چکە کارمەندیان لە هەر شوێنێک کە کار دەکەی هەر ستافێکت هەیە تەنها لایەنە مادیەکە با بڵین حساب بۆ کراو نییە چکە دەکرێت تۆ لە ڕووی مادیەوە موچەیەکی باش بدەی بەڵام کارمەند لات نەمێنێتەوە بۆ کۆمەڵشتی ترە لەوانەیە لەش ینی فەرامۆش کرابێ مەسەلەن بۆ نمونە هەز بە ئامانکردن و هەز بە ڕازیبوونی دەرونی و بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمە بۆی ئێمە خەڵک کە دێ کارمەندێ بە دەڵێ من زۆر کێشم لە موچەکەی نییە زۆر جار کێشم لەوەی کە من سیقەم بە ئێرایە متمانە بە میهرەبانی دەکەم چکە ئەزانم مەسەلەن ئێوە گرنگی بە ڕێکوپێکی دەدەن گرنگی بە بێجگە لە کارکردنی کارمەند گرنگی بە بەهاکان دەدەن بە بەها ئەخلاقیەکان کە لە بنەماکانی ئێمە زۆر کاری لەسەر دەکەین یعنی ئەو کارمەندی لا ئێمە وەرەجێری ئەبێ ڕابردووی پاچی هەبێ و تۆمەتبار نەبێ بە هیچ کەتنێک و مەسەلەن لە کوڕەکان ئەبێ کۆمەڵک مواصفاتی هەبێ مەسەلەن دوور بێ لە کارینە دروست و دوور لە بەها و ئەخلاق و لە کچەکان ئەبێ پابند بن بە بەها ئاینیەکان مەسەلەن بە بەهای ئاینی پیرۆزی ئیسلام مەسەل لە ڕوو ڕەوشتەوە ڕۆشتێکی پاچیان هەبێ لە ڕووی مامەڵەوە مامەڵێکی تەندروست بکەن لەگەر هاوڵاتیان و لەگەڵ کارمەندان بە شێوەیەکی گشتی میهرەبانی دڵسۆزی و لێزانی